سڵاو ئەم کاتتان باش ئەمڕۆ لە شاری هەولێر پێشەنگایکی تایبەت بە پێشبڕکێی جوانی پەلەوەر دەکرێتەوە کە چەند ڕۆژ کە ئامادەکاری بۆ دەکرێت پەلەوەری جۆرا جۆری تێدایە مریشک کەڵەشێر بە جۆرەکانی ئەمە دوای ئەوەی توێنێکە ئەم پەلەوەرانە بانگشتی بۆ کرابوو هێندران پشکنینیان بۆ کرا و لەلایەن لیژنێکی ناوژیوانیوە چەند ژمارەێک لە پەلەوەرەکان دەستنیشان کران ئینجا ئەمڕۆ دوای کردنەوەی پێشەنگایە لە پێشبڕکێکەدا دەکرێت کە خەڵاتی بەسەر یەکەم و دووەمدا داواش دەکرێت. بن ئێستا سوێلای کاک محەممەد کارژێڕی ئەم پێشەنگایە کاک محەممەد کاتت باش ئەم کاتێ توش باش بەخێت ئێمە ساڵانە پێشەنگا دەکەینەوە پێشەنگای مریشکی جوانی دەمانەوێت پەلەوەردۆستانی کوردستان پەلەوە بەخێوکەرانی کوردستان بگەنە ئاستی بەخێوکەرانی جیهان لە دروستکردنی پەلەوەرێکی جوان بنیادنانی پەلەوەرێکی جوان ئەمە سێم پێشەنگایە دەکرێتەوە لە ساڵی 2020 و 2019 پێشەنگای کەمان کردێتەوە بەڵام ئەم ساڵ زۆر بە فراوانتر هەموو زۆرە پەلەوەرێکی جوانی لە مریشکی براهما و کەڵەشێری براهما مریشکی شامی و مریشکی ڕەسەنی کوردی و لە عەلەشیش و لە هەموو بوارەکان بەژاری کردووە. کاک محەممەد مێوە پرسم ئەم پەلەوەرانە ئەم کەڵەشێر و مریشکانە چۆن چی بڕیای لە سوودە باس ئەوەی زانیاریمان هەیە بازۆ کراوەکە لیژنێکی ناوبژیوانی هەیە ئەمانەی هەڵبژاردووە بۆی بخرێنە پێشبڕکێەوە ئەمە لەسەر ئەساسێک ئەم هەڵدەبژێردن ئەم پەلەوەرانە ستانداردی زیانی خۆی هەیە هەر پەلەوەرەك ستانداردی زیانی خۆی هەیە لە ڕووی قیافە لە ڕووی پەڕ لە ڕووی ڕنگ لە ڕووی پۆپیتە و لە ڕووی پێ و حەزم و وەزنی خۆی ئەو ناوبژوانانش ناوبژوانی لێهاتوون خۆشیان بەخێوکەرن شارزایتان لەو بوارە هەیە دوێنێ ئەم پەلەوەرانە داخل کراوە ئەم شەوەتە کاتژمێر 3 شەو لێکۆڕینەوە کراوە پەلەوەر بە پەلەوەر هەڵبژاردننی بۆ کراوە تاقیم کراوە ژمارە بە ژمارە کراوە پلەبەندەکەی کراوە و هەڵبژێردراوە ئەمە لەسەر ستانداردی زیانیە. ئەو خەڵاتانە چین کە دەبخشێتە یەکەم و دووەم سێەوە خەڵاتی زێڕی تێدایە پارەی تێدایە کۆمپانیایشی تایبەت چەند خەڵاتەشکەی دابتووە مەدالێ بەشداری بوونی شەیە چەند ڕۆژ دەخایەن بەس ئەمڕۆ دەخانێتە کاتژمێر 10 شەوە پاشی ئێوارەش دەبتە بۆ وەکو خانەوادەکان بێن عایلەکان دەبتە عایلەی دەبێتە خێزانی دەبتە خێزانی چەند پەلەوەر بەشداری وڵای ژمارەکان زۆرن بزە بە ژمارەکان بە ژمارەکان زۆر بەڵام زۆرەکانی زۆرن ئەمانە هەمووی حەڵقەی کوردستانی پێوەیە خۆی لە 12 زۆر دەدا ئەوزە هەر زۆرەک و 12 دانی لێیە مثلا لە براهمایە لە مریشکی شامیە مریشکی خەزەمە لاکفیندەرە عەلەشیشی تێدایە مریشکی ڕەسەنی کوردی تێدایە کەڵەشێر ڕەسەنی کوردی تێدایە ئیسپانیا کوشنە مریشکی سینیا بەڵام جوانەکەی لە چیە خۆشەکەی لە چیەوە هەمووی حەڵقەی کوردستانی پێوەیە هیچی هاوردەی وڵاتانی تکەنیە هەمووی بەرهەمی کوردستانە ساڵاتە خۆماڵیە هەمووی خۆماڵیە بەڵێ هەمووی بڕاندی کوردیە ساکانە بوونەتە بڕاندی کوردی سبێن ئێمە دەتوانین هێلکەی ئەو مریشک و کەڵەبامانە بە ناوی هێلکەی براهمای کوردستان بفرۆشێت هاورد بنێدێتە دەروێ وڵات زۆر بەعتیادی شکم ستانداردەکان لەگە هیچ ستانداردەشی زیانی کەمی نییە بگرە جوانتریشە ئەوەی گوێتان لێ بوو ئەمە کارژێڕی پێشەنگاکە باسی لە تەواوی وردەکاریەکانی پێشەنگاکە کردووە ئەو پەلەوەرانی کە بەشداریان تێدا کردووە و باسی لەو کردکە زیاتر لە 10 زۆر پەلەوەر لە نێو پێشەنگاکە هەڵبژێردراون و لە هەر زۆرێک زیاتر لە دەتوانم بڵێم 10 تا 12 دانا هەڵبژێردراون و باسیشی لەو کرد کە خەڵاتی یەکەم ئاڵتونیە زێڕە تا 10 شەو بەردەوام دەبێت و ئێوارەوە دەبێت تا خێزانی واتە ئەوانی دێنە ژوورەوە دەتوان حاڵاتیان وەکو ئەوەی خێزانی بەشدار بن ئەوەی گوێتان لێ بوو لەسەر پێشەنگاکە کە دەمێت جارش دیکە ئاماژەی پێکردنەوەکە بەڕێوەبەری کارژێڕی پێشەنگاکە باسی کرد کە ئەمانە هەر هەمووی خۆماڵی واتە هاوردە نەکراون لە وڵاتانی دیکە هەر هەمووی هاوردەی هەمووی خۆماڵی کوردستانن.